ئەمەش گەنجێکی وەرزشکاری شاری سلێمانیە بوو بە خاوەنی درعی خولی نایابی یاخود خولی بژاردە عێراق بۆ تۆپی دەست. ساند ئەشرەف لە چوارباخەوە لە سلێمانیەوە پێگەی لە یانەی سلێمانی یاری کرد لەگەڵ یانەی کەرخ بوو بە پاڵەوانی عێراق. یاریەکانی خولی بژاردەی تۆپی دەستی یانەکانی عێراق کۆتایی هاتوو. سەهەند ئەشرەفی یاریزانی کوردی یانەی کەرخ لەگەڵ یانەکەیدا نازناوەکەی بەدەست هێنا. دوهەمین یاری هەفتەی کۆتایی خولەکە لە نێوان کەرخ و شورتە ئەنجامدرا کە یانەی کەرخ 24 بەرامبەر بە 23 گۆڵ لە شورتەی خاوەن پلەی سێمی بردەوە. سەهەند ئەشرەف کە ئەو گەنجەی شاری سلێمانیە لەگەڵ یانەی کەرخ یاری دەکا ئاستێکی بەرزی لە خولەکەدا پیشاندا و بوو بە خاوەنی نازنایی بژاردەی عێراق و لەگەڵ کەرخدا مەدالیای پاڵەوان بوونی لەمەلکرا و درعی نازناوەکەشی بەرز کردەوە.